هەڵەبجە هەرچەندە ماوەیەکی زۆری پێچووە کە من بتوانم جارێکی تر بێمەوە سەردانی ئەم دەڤەرە بکەم، هەرچەندە لە سەرەتایی دەستپێکردنی ئەم کاوبینەیە هەرزوو هەوڵمان دەبین بۆ ئێرە و ئەمە جواری چوارەمە کە پێشتر بەداخەوە بە چەند تۆیەک سەردانەکەمان ڕێک نەخرا، بەڵام ئێستا خوشحاڵم کە توانیمان بین و لە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویستەوە بین. بۆم زۆر بە خۆشحاڵ ئەزانم کە لە پارێزگای هەڵەبجە لە سنووری شاری شەهیدان بەردی بناغەی ئەم پرۆژە گرنگە دادەنین. هەرچەندە بەداخەوە دەستکردن بە جێبەجێکردنی ئەم پرۆژەیە دواکەوت، بەڵام بە تەوابوونی ئەم ڕێگە و پردە سوودێکی زۆر بۆ خەڵکی ئەم دەڤەرە دەگات و بە تایبەتیش لە پارێزگای هەڵەبجە و ناوچەکانی ئیدارەی سربەخۆی گەرمیان بەیەکەوە دەبەستێتەوە و کاریگەریەکی باشی لە بواری پەرەپێدانی ئاڵوگۆڕی بازرگانی و هەروەها وژانەوەی کەرتی گەشت و گوزاریش دەبێت. دەڤەری هەڵەبجە و شارەزور و هەورامان پێگەیەکی گرنگ و تایبەتی لە کوردستان هەیە، چونکە مەڵبەندێکی دیاری ڕۆناکبیری و خوێندەواری بووە لە کوردستان و زێدی چەندین زانا و عارفی دانا و شاعر و نووسەر و هونەرمەند و کەسایەتی ئاینی و کۆمەڵایەتی و نیشتیمان پەروەر لە کوردستان بووە. و شانازی دەکەین کە هەڵەبجە دەبینین کە ڕێژەی تند و تیژی بەرامبەر بە ئافرەتان لە هەموو کوردستان کەمترە. ئەمەش ئاماژەیەکی ڕوونە بەوەی کە ئەم ناوچەیە تا چەند پێگەیوە و خاوەنی کولتورێکی زۆر دەوڵەمەندە و جێی شانازی ئەومانە. لە ڕووی کشت و کاڵیەوە هەروەها ناوچەیەکی بەپیت و دەوڵەمەندی کوردستانە. هەر بۆ نمونە هەناری هەڵەبجە ناوبانگێکی زۆری پەیدا کردووە و جاران ڕەنگە تەنیا لەم دەڤەرە ناسراو بێت، بەڵام حکوومەت یاریمی کوردستان لە چوارچێوەی کارنامەی بۆ گرنگیدان بە کەرتی کشت و کاڵ و بایەخدان بە بەروبوومی ناوخۆیی و دۆزینەوەی بازاری دەرەکی بۆ بەرهەمەکانی کوردستان، خوشبەختانە ساڵی ڕابردوو توانیمان هەناری کوردستان و بەتایبەتی هەناری هەڵەبجە هەناردە بکەین کە ئەمڕۆ لە بازارەکانی وڵاتانی کەندا و دەرەوە وەکو براندێکی بەروبوومی کشت و کاڵی کوردستان دەناسرێت و ناوبانگێکی باشیشی پیا کردووە. خەڵکی ئەم دەڤەرە قوربانیەکی زۆریان داوە و ئازارێکی زۆریان چەشتووە. هەڵەبجە ئەمڕۆ بووەتە سیما و سیمبولی قوربانیدان و نەهامەتیەکانی خەڵکی کوردستان، بەڵام جێی داخە کە هەڵەبجە وەکو پێویست خزمەت نەکراوە و لەم ڕواوە پێویستە بەرپرسانی ئەم دەڤەرە و هەمومان خۆمان بە قەرزاری خەڵکی هەڵەبجە بزانین، بە قەرزاری کەسوکاری گشت شەهیدان و ئەنفالکراوانی کوردستان بزانین و دەبایە بە شێوەیەکی شایستەتر خزمەتی خەڵکی ئەم ناوچەیە بکرێت. ئەگەرچی زۆربەی ئەنجامدەرانی تاوانی کیمیابارانکردنی هەڵەبجە بە سزای خۆیان گەیشتن کە بەم تاوانەیان مێژوویەکی پڕ لە شەرمەزاری و ڕوڕەشیان بۆ خۆیان بەجێهێشت، بەڵام ئەوەی جێی نیگەرانی زۆرە چەندین ساڵە حکوومەتی فدرالی عێراق ئامادە نییە بە پێی دەستور قەرەبووی زیان لێکەوتوانی دەستی ڕژێمی پێشووی بەعس بکاتەوە. لە کاتێکدا هەڵەبجە نمونەیەکی هەرە دیاری تاوانە درەندەکانی ڕژێمی بەعسە و پێویست بوو بەرکەوتوانی چەکی کیمیایی و قوربانیانی کیمیاباران و ئەنفالەکان بە شێوەیەکی شایستە قەرەبوو بکرێنەوە. هەوڵدان بۆ لەبیرکردنی تاوانی جینوسایدی خەڵکی هەڵەبجە و بێبایەخکردنی ئەم تاوانە بەردەوامە، بەڵام ناوێت ئێمە ڕێگە بدەین کە ئەم تاوانە بیرمان بچێتەوە و ناوبێ وا بکەین بیری بەغداش بچێتەوە. لە لایەکەوە تاوان بەرامبەرمان دەکرێ و لە لایەکی ترەوە قورگمان دەگرن و هەناسەمان دەبڕن و لەو لاشەوە دێن خۆیان وەکو فریادڕەس پێشانمان دەدەن و خەڵکێک بەلا ڕێدا دەبن و وا دەکەن کە ئێمە مەمنونیشیان بین.
ئەم جۆرە ڕەفتارە بەرامبەر بە خەڵکی کوردستان چیتر قابلی قبول نییە و ئێمە پێویستە هەمومان هەڵوێستی توندمان هەبێت بۆ ناچارکردنی حکوومەتی فدرالی بۆ قەرەبۆکردنی بنەماڵەی شەهیدانی هەڵەبجە و هەموو کوردستان. ڕخنەگرەکانمان لە جیاتی ئەوەی لە ئاستی تاوانەکە تاوانباران شەرمەزار بکەن خەریکی شتی زۆر بێنرختر بوون لە کوردستان کە پێم وایە پێویستە ئێمە ئێستا ڕوبەڕووی حکوومەتی فدرالی بینەوە و داواکاری خۆمان داوای ڕەوای خەڵکی کوردستان بەتایبەتی شاری هەڵەبجەی خۆشەویست بە بیرەوەم بینینەوە کە پێویستە ئەوان لە ئاستی بەرپرسیارەتیدا بن و بە پیر دەنگ و هاواری خەڵکی هەڵەبجەوە بێن. هەڵەبجە زامێکە بە جەستەی کوردستانەوە و ئەرکی هەمومانە سارێژی ئەو برینە بکەین و خزمەتی هەڵەبجە بکەین. هەوڵی زۆرماندا ئەو گرێک کوێرەیە بکەینەوە کە دەستهەڵاتێکی سەرتاسەری لە کوردستان بنیاد بنین و پێم وایە هەر بەم شێوەیەش دەتوانین باشترین خزمەت بە خەڵکی خۆشەویستی هەڵەبجە بگەینی. مای سەرسوورمانە کە تەنانەت ڕێکارەکانی بە پارێزگابوونی هەڵەبجەش لەلایەن ئەنجومەنی نوێنەرانەوە بە بیانۆی جۆرا و جۆر تەواو ناکرێن و تا ئێستا دەنگی لەسەر نەتراوە. لە کاتێکدا چەندین ساڵە حکوومەتی یاریمی کوردستان بڕیاری بە پارێزگابوونی هەڵەبجەی داوە. کێشە و ئاستەنگ دروستکردن بە تەواوکردنی ڕێکارەکانی بە پارێزگابوونی هەڵەبجە و بەستنەوەیان بە پارێزگاکردنی شوێنی تر لە عێراق بیانوویەکی زۆر ناڕەوایە. وەستەمێکە لە خەڵکی قوربانیدەر و تێکۆشەری ئەم دەڤەرە دەکرێت و بە کەم سیرکردنی قوربانیدانی خەڵکی هەڵەبجەیە. بۆیە داوا لەلایەنە سیاسەکانی عێراق و حکوومەتی فیدرالی و ئەندامانی ئەنجومەنی نوێنەران دەکەین کە ئەم بابەتە چیتر پشتگوێ نەخرێت و وەک گەمەیەکی سیاسی بەکار نەهێنرێت و پێویستە لە زووترین کاتدا ڕێکارە کارگێڕیەکانی بە پارێزگابوونی هەڵەبجە تەواو بکرێن و لەلایەن ئەنجومەنی نوێنەرانەوە دەنگی لەسەر بدرێت و پاشان بودجەیەکی تایبەت بۆ ئاوادانکردنی زیاتری هەڵەبجە و بنیاتنانی ژێرخانی ئەم شارەی خۆشەویست تەرخان بکرێت. هەروەها داوا دەکەین حکوومەتی فدرال بەرپرسیارەتی ئەخلاقی و دەستوری خۆی جێبەجێ بکات و کەسوکاری شەهیدانی هەڵەبجە و ئەنفالکراوان و زیان لێکەوتوانی دەستی ڕژێمی پێشووی عێراق لە کوردستان قەرەبۆ بکاتەوە و ئەوەی کەمێک لە ئازارەکانی خەڵکی هەڵەبجە و ناوچەکانی دیکەی کوردستان کەم بکرێنەوە. ئێمە زۆر جاران بابەتەمان لەگەڵ بەرپرسانی حکوومەتی فدرالی لە ساڵانی ڕابردوو باس کردووە و هەموو جار دەڵێن ئێمە جێگرەوەی ڕژێمی پێشوو نین و ئێمە بەرپرسیار نین بەرامبەر بەو تاوانانەی کە لە ڕژێمەکانی پێشووتر دەرحەق بە خەڵکی کوردستان کراوە. لێرە پرسیارەکە ئەمەیە، حکوومەت پێیخۆش بێت یان پێخۆش نەبێت جێگرەوەی دەسەڵاتە هەر تاوانێک پێشتر لەم وڵاتە کرا بێت لەلایەن دەسەڵاتەوە. ئێستا حکوومەت بەرپرسیارە بەرامبەر بە ئەوەی چۆن مامەڵەی لەگەڵدا دەکات، بەڵام دەبینین لە هەمان کاتدا زۆر لەو یاسایانەی کە لە ڕژێمی پێشووتر دەرچوون و لە خزمەتی حکومڕانیەکی مەرکەزیدان ئێستاش پابەندن پێوە و ئەو یاسانەیان نەگۆڕیوە و ئێستاش حکوومەت لەسەر ئەو یاسانە کار دەکات. چۆن دەکرێت پابەندی یاسا بن لەلایەکەوە بەڵام لەلایەکی ترەوە بەرپرسیار نەبن بەرامبەر بەو تاوانانەی کە دەرحەق بە خەڵکی ستەمدیدەی کوردستان کراوە؟ یا ئەبێ بە یەکجاری خۆیان بێبەری بکەن لە هەموو یاسایەکە لە ڕژێمی پێشووتر دەرکراوە، یانیشە بێ تەحملی بەرپرسیارەتی بکەن و ئێستا دان بەوەدا بنێن کە غەدرێکی زۆر لە خەڵکی کوردستان کراوە و کاتی ئەوە هاتووە کە قەرەبۆ بکرێنەوە. لە کۆتاییدا سڵاو و ڕێز و پێزانینی زۆرم بۆ خۆڕاگیری خەڵکی هەڵەبجە هەیە. دڵنیا بن ئێمە هەمیشە دڵمان لەگەڵ ئێوەیە و پشتیوانی
داوا ڕەوەکانتانین و هەموو هەوڵێک دەخەینە گەر لە پێناو زیاتر خزمەتکردنی ئێوەی خۆشەویست. ئێمە پێشبینێرە کۆبوونەوەیەکی باشمان لەگەڵ جەناوی پارێزگار و جێگر و قایمەقام و بەرپرسانی ئیداری پارێزگای هەڵەبجە هەبووە و داواکاریەکانیان لەگەڵ ئێمە باس کردووە. ئێمەش بە پێی ئیمکان و بە شێوەیەکی تایبەتمەندیش بێت وتمانە ئەوەی لە دەست و توانای حکوومەت یاریمدا بێت بە پێر داواکاریەکانتاندا دەین و ئەوەی پێمان بکرێت بۆتان جێبەجێ دەکەین. دەزانین کە هەڵەبجە پێداویستی زۆرە و هەمومان قەرزاری هەڵەبجەین، لەبەرەوە هیوادارم بتوانین لە ماوەی داهاتوو قەرەبۆی ئەو کەمتەر خەمیانەش بکەین یان ئەو خزمەتگوزاریانەی کە پێویست بوو زووتر بکرێن. لە کۆتاییدا درۆت بوو گیانی پاکی شەهیدانی هەڵەبجە و سەرجەم شەهیدانی کوردستان، هەر شاد و سەرکەوتوو بن، کوردستانی شەر ئاوەدان بێت. زۆر